ئایا کەسێک ئەگەر بێ قوربانی بکە بەڵام قوربانەکەی بۆ شوێنێکی کە خەڵکی ئەو شوێنە زیاتر پێویستیان بەو قوربانی ئەوە بێ بەو گۆشتی ئەوە بێ ئایا ئەمە حکمی شەرع لەم بارەیەوە چۆنە دیارە ئەمە وەکو زەکات وایە وەکو سەرفترە وایە یعنی ئەتوانی قیاسی بکەیتە سەر ئەوە ئەگەر تۆ هەستکەی ئەو شوێنەی کە تایە خەڵکێک زۆرتر قوربانیەکە دەوڵەمەنی زۆرتر تایە بەڵام ئەو شوێنەکەی کە هەر لە وڵاتی خۆتایە بەس شارەکە جیاوازە خەڵکەکە لەوێ دەستیان کورتترە و ئەتوانن مەسەرەن بۆ نمونە سوودە زیاتر لەو گۆشتە وەربگرن واللهی لەوانەیە شەرع لەگەڵ ئەوەیە بێ و هانی ئەوەت بدا کە تۆ بڕۆی بیبێ بۆ ئەو شوێنە یان بینێری بە وەکالەت کەسێک لەوێ ئەو ئیشت بۆ ئەنجام بدە تەنانەت لە ئاستی دەوڵەتەکانیش بۆ نمونە کابرا لە ئەوروپایە ئەوێ قوربانی بکە ئەم کابراایە کە لە ئەوروپایە و ئەوێ قوربانی بکە لەوێت طبعا ئەوە مسلمان نییە کە یان ئەو مسلمانانی لەوێن ئەغلب حاڵەتی مادیان باشترە و ئیش و کاسبیان هەیە لەوەی کە لەوێت دابەشیکا بۆ یەبینێتەوە بۆ شارێک وەکو ڕزگاری بۆ ناوچەیەک وەکو ناوچە منکوبانەی کوردستانە مەسەرەن بۆ نمونەوەی کە وەختی خۆی ئەنفال کراوە یان ئێستا زروفی یعنی زروفیان باش نییە لەوێ قوربانەکەی بۆ ئەنجام بدرێ پارەکە بنێرێتەوە ینی وەکو وەکالەت کەسێ بکە بە وەکیل یان وەکو خۆی مەسەرەن بۆ نمونە خۆی بێتەوە ئەو ئیشە ئەنجام بدا ئینشاء الله ئەوە زۆر چاکە.